الحمد لله الذي أنزل القرآن على عبده ولم يجعل له عوجا، والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان وإيمان إلى يوم الدين. بەڕێزان خۆشەویستان، لە بەرنامەی زانستەکانی قورئان بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە سەبارەت بە لێکدانەوەی ئەو دێرە شعرانەی بە ناوی مەنظومەی ئەزەمزەمی سەبارەت بە زانستەکانی قورئان. لەوانەی یەکەم لەو وانەیە سەرەتا باسی بە کورت و پوختی باسی ژیاننامەی ئەو زانە بەڕێزە کە ئەزەمزەمیە باسی بکەین، بزانین چێ بووە زەمزەمی. زەمزەمی ڕەحمەتی خوای لەسەر بێ ناوی تەواوی عیزەددینی کوڕی عەبدولعەزیزی کوڕی عەلی کوڕی عەبدولعەزیز مەشهوور و بەناوبانگ بووە بە ئەزەمزەمی، واتە ئەزەمزەمی نازناوێکی زۆر بڵاوی ئەو زانە بەڕێزە بووە. لە ڕۆژی 24 مانگی نیسانی ساڵی 1495 زاینی لەدایک بووە کە دەکاتە بەرامبەر 9 مانگی ذیلقەعدەی ساڵی 900 کۆچی. ئەو زانە بەڕێزە لە ساڵی 1569 زاینی وەفاتی فەرمووە کە دەکاتە بەرامبەر بە 976 کۆچی. ئەو زانە بەڕێزە لە شاری مەککەی پیرۆز واتە لە حیجاز لە وڵاتی سعودیا لەوێ دەرێژیاوە و ئەسڵی خۆی خەڵکی شیرازی ئێران بووە. منطقەی ئێران لەوێ دەرێ ئەسڵی خۆی ئێوێن دەربووە، بەڵام دیارە باوکی لە چەند پشت پێشتر هاتوونەتە وڵاتی مەککەی پیرۆز لەوێن دەرێژیانی بەسەر بردووە. ئەو زانە بەڕێزە فەقیه بووە، واتە شارەزا بووە لە علومی شەرعی لە فقه، هەروەکو کەسێک بووە لەسەر مەذهەبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لەسەر بێ، نووسەر بووە، یعنی چەندین بەرهەمی نووسینی هەبووە، وایەکێکی تر لەو بەهرانەی ئەو زانە بەڕێزە هەی بووە، شاعیرێکی زۆر بەناوبانگ بووە و چەندین دانرا و موئەلەفاتی هەیە ڕەحمەتی خوای لێبیتن. موئەلەفات و نووسینەکانی لە دەربارەی ئەدەب بووە و هەروەها لە دەربارەی ئەدەب و شعر و هەروەها لە بابەتی فقهی و هەروەها لە بابەتی تەفسیر چەندین بابەتی نووسیوە. لە تەمەنی 50 ساڵی 52 ساڵ 50 ساڵی لەو تەمەنەدا دەچێتە منطقەی ئەنادۆڵ، واتە لە ئەستەمبۆڵ و منطقەی تورکیا لەوێن دەرێ دەژیتن، ماوەیەک لەوێ دەبیتن، لە دواییدا وەفات دەکاتن لە 24 1569 دەکا زاینی، واتە تەمەنی 74 ساڵ بووە و دەکاتن لە ساڵی 976 کۆچی وەفاتی فەربووە، واتە 76 ساڵ ئەو زانە بەڕێزە لە ژیاندا بووە، بەڵام بەرهەمێکی زۆری پێشکەش کردووە. هەروەکو ئەو زانە بەڕێزە چەندێرە شعرێکی هەیە لە دەربارەی بەسەردا هەڵگوتنی پێغەمبەری خوا، مەدحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئایا بۆ پێی دەوترێ زەمزەمی؟ ئەو زانە بەڕێزە کاتێک کەوا کۆچ دەکەن لە منطقەی شیرازی ئێران دێنە سعودیا، دێنە مەککەی پیرۆز، باپیرە گەورەی یەک لەو ئیشانەی کە دەیکاتن خزمەتکردنی بینی زەمزەم بووە. ئەو نازناوەیان پێدەدرێ وەکو شەڕەفێک بە ئەزەمزەمی لەقەب دەردەکەن و نازداویان دەرکردووە. خوای گەورە لە ئاوی زەمزەم ئاودێرمان بکە لە دنیاە و لە ڕۆژی قیامەتێ لە حەوزی کەوسەری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمەش ئاودێر بین. بەڕێزان و خۆشەویستان،
ئێستاش دەینە بەشی دووەمی وانەی یەکەم لە لێکدانەوەی منظومەی ئەزەمزەمی، ئەویش کەوا دەبەیتە شعر لە خۆ دەگریتن، کەوا لەو دەبەیتە باسی پێشەچی کتێبەکەی دەکاتن ئەو منظومە شعریە، و هەروەها باسی پێشەچی زانستەکان زانستی قورئانی پیرۆز دەکاتن، ئەو زانستێک کە پێی دەوترێ زانستی تەفسیر یان زانستی قورئانی پیرۆز باسی ئەو بابەتەمان لۆ دەکات. لە سەرەتای دێری یەکەم دەفەرموێ تبارك المنزل للقرآن على النبي عطر الأردان. دەفەرموێ تبارك، طبعا كوشي تبارك بمعنى تعاظم، واتە گەورەیی، واتە پیرۆزی، واتە بەرەکەتداری. لە بۆ چێ دەفەرمێت تەبارەک گەورەیی پیرۆزی؟ طبعا ئەوە ئیقتیدایە بە قورئانی پیرۆز، وەکو خوای گەورە سوبحانەه وتەعالا لە دوو سوورەتی قورئانی پیرۆز بە تەبارەک دەست پێ دەکات، سوورەتی فرقان لەگەڵ سوورەتی مولک، تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير. وشي تبارك واتە تعاظم، يعني تعاظم بەگەورەبوو پیرۆز و هەمیشە سەرچاوی خێر و بەرەکەت و پیرۆزی لە چێندەرە؟ لە لای خوای گەورەیە سوبحانەه وتەعالا. باشە عادەتی هەموو کتێبێک وایە بە ئەلحەمدولیلا دەست پێ بکە، ئەدیلۆ ئەو زانە بەڕێزە دێتن بە تەبارەکە دەست پێ دەکا، دەفەرموێ حەمد یعنی سوپاسکردنی خوای گەورە سوبحانەه وتەعالا، سوپاسی خوای گەورەی تێدایە لە هەمان کاتدا بەسەردا هەڵگوتنیشە. ئەو زانە بەڕێزە لەبەرەوەی باسی بابەتێکی زۆر گرنگ دەکا کە کەلامی خوای گەورەیە سوبحانەه وتەعالا ڕاستەوخۆ دێتن باسی عەظەمەت و گەورەی خوا دەکا، یعنی عەظەمەتی قورئان بە ئەندازەی عەظەمەت و گەورەی خوای گەورەیە سوبحانەه وتەعالا. لێیە دەفەرموێ تەبارەک المنزل للفورقان، گەورەی و پیرۆزی لە بۆ چێ؟ المنزل لە بۆ ئەو خودایی کەوا دابەزێنەری للفورقان. لێرەدا باسی وەصفێکی قورئان دەکەن، نافەرمێ قورئان، دەفەرمێ للفورقان، واتە فورقان لەبەر ئەوەی ئەو کتێبەی کەوا خوای گەورە خۆی سوبحانەه وتەعالا کەوا سوورەتێکی بە ناوی سوورەتی فورقان داناوە، و هەروەها خوای گەورە سوبحانەه وتەعالا وەصفی قورئانی کردووە بە ئەلفورقان، واتە دیاکەرەوەی حەق لە ناحەق. لێ ئەو زانە بەڕێزەش زانە بەڕێزەیە کە باسی قورئان دەکا بە وەصفەکەی باسی دەکا کەوا للفورقان، ئەو قورئانەی کەوا فەرقی بینی شرک و بینی تەوحید دەکا، ئەو قورئانەی کەوا فەرق و جیاوازی دەکا لە بینی صفات و ئەخلاق و ڕەوشتە بەهاکان لەگەر ئەو ڕەوشت و ئەخلاق و گردارە داشرین و خراپەکان. بۆیە وەصفی قورئان دەکا بە فرقان. اینجا دەفەرمێ لە دواییدا على النبي عطر الأردان، ئەو قورئانەی کەوا ئەو فورقانەی کەوا دابەزیوە لەسەر چێ؟ على النبي، لەسەر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم عطر الأردان، ئەو پێغەمبەرەی کەوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ عطر واتە بۆن خۆش بووە. وشەی ئەردان جەمعە مفرەدەکەی ڕەدین. وشەی ڕەدین معنای چییە؟ ڕەدین واتە سەرەتای قۆڵی ئینسان ئێرە دەکاتن. ئەدیلۆ دەفەرمێ عطر الأردان واتە ئەو پێغەمبەرەی کەوا صلى الله عليه وسلم سەرتاپا هەر هەمووی لە قۆڵ و باشی حتا دەگاتە سەرەوەی قۆڵ و باڵ و بنباڵی هەر هەمووی عطر بۆن خۆش بووە. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هەمیشە و بەردەوام بۆن خۆش بووە، نەک بۆنی بە بۆنی دەست کرد، نەخێر، بەڵکو پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئارەقەکەی لە بۆنی مسک زۆر خۆشتر بووە. یەکێک لەو ئافرەتانەی کە وەصفی پێغەمبەری خوا دەکە، دەفەرمێ جارێکیان چوومە خزمەت پێغەمبەری خوا لە ماڵی پێغەمبەر بووم صلى الله عليه وسلم، پێغەمبەری خوا خەوتە بوو، دەفەرمێ پێغەمبەری خوا ئارەقەی لە نیوچەوانی بوو، دوو قەترە ئارەقەی پێغەمبەر صلى الله عليه وسلم لەسەر نیوچەوانی قەتیز بوو مابوو، دەفەرمێ ئەمنی هەستام شوشەکم هینا، ئەو دوو قەترە ئارەقەی پێغەمبەرم لە نەو شوشەکەی کرد. واللهی ئەو ئافرەتە دەفەرمێ هەر بووکەک بە بووک بچوو بایە، هەر ئافرەتێک بە بووک بچوو بایە لەو بۆنەی بۆندارمان دەکرد، واللهی دەرێ ئەو بۆنە هەر مابوو
لە بوونی مسک خۆشتر بوو. سبحان الله، ئەو بوونی پێغەمبەرە، ڕوحمان بە قوربانی بی. لێ لەو کاتی پێغەمبەری خوا وفات دەکا، ئیمامی ئەو بەکر دێتە سەری، کاتێک سەری هەردەداتەوە کەوا بەو سەرچەفەی کەوا پێغەمبەریان داپۆشتیان، دەفەرمێ طیبتە حەیەن ومەیتەن یا رسول الله صلى الله عليه وسلم. ئەی پێغەمبەری خوا، واللهی هەر بۆن خۆشی، واللهی هەر جوانی، وەکو بە زندیەتی و بە مردیەتی هەر بەو شێوەی بۆن خۆشی. اینجا لە دەیری دووەم دەفەرموێ، طبعا کە دەفەرمێ عەتیری الئەردان، مەبەستی پێ چییە؟ عەتیر الئەردان واتە ناودەنگی پێغەمبەر صلى الله عليه وسلم، واتە بۆن لە زمانی عەرەبی یعنی بڵاوبوونەوەی ناودەنگ، وەکو خوای گەورە سبحانه وتعالى لە قورئانی پیرۆز دەفەرمێ ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم. نەکەن ئێوە پەرتەوازە بن، لۆ ئەگەر پەرتەوازە بوون ئەی ئومەتی پێغەمبەر فتفشلوا، فەشەل دەینن، زەرەر دەکەن، دەدۆڕێنن، وتذهب ريحكم، ناو دەنگتان سووک دەبیتن لە ناو خەڵکی، خەڵک ڕێز و حورمەتتان ناگری وەکو ئێستای ئومەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم. کەواتە ریح لێرە مەقسەدی پێناو دەنگە، عەتیری الئەردان واتە ئەو پێغەمبەرەی صلى الله عليه وسلم، جوانترین و بەناوبانگترین ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەر بوو صلى الله عليه وسلم. و هەروەها ئەو سەحابانەی کە لە بندستی پێغەمبەریش پەروەردە بوون بە هەمان شێوە بوون. لۆیە بزانە خوای گەورە کە وەصفی پێغەمبەر دەکا، سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، وإنك لعلى خلق عظيم، ئەی پێغەمبەری خوا بەڕاستی ئەتوو لەسەروی هەموو ئەخلاقە جوانەکانی، یعنی هەر ئەخلاقێک هەبی ئیلا ئەتوو سەرمەشق و سەردار و سەردەفتەری ئەو کەسانەی کەوا خۆیان ڕازانتەوە بەو ئەخلاقە، تۆ لە سەروی هەمووانی. لە دواییدا دەفەرمێ ئەو سەڵات و سەلامە ئەو محەممەدەی کەوا چێە على النبي عەتیر الئەردان محەممەدین عليه صلى الله مع سلام دائما يغشاه. دەفەرمێ ئەو قورئانی کە دابەزی لەسەر ئەو پێغەمبەرەی کەوا بە ناوبەنگ بوو لە ئەخلاق، کە لە پێشی ئەوەی کە ببێتە پێغەمبەر صلى الله عليه وسلم، ئەو محەممەدە بە الصادق الأمين مەشهور بوو. خەڵکە نەیارەکانی لە سەردەمی جاهیلیەت و نەفامی پێغەمبەری خوا بە الصادق الأمين مەشهور بوو. ئەو محەممەدە عليه لەسەری بی صلى الله، کە خوای گەورە سبحانه وتعالى عليه کە قورئانی بەسەر دابەزی بوو، ئەو محەممەدە صلى الله عليه صلى الله، سەڵاواتی خوای گەورە لەسەر بی. کەلیمەی سەڵات لۆسەر هەر کەسێک واتە بەرزبوونەوەی پلە و پایە، یعنی ئەگەر خوای گەورە سەڵاوات لەسەر عەبدی خۆی لێبدا بە معنای چ دێ؟ یعنی بەرزبوونە و پلە و پای ئەو عەبد و بەندە. إن الله وملائكته يصلون على النبي، صلواتي خوا لو پێغەمبەر بەرزبوونەوەی دەرەجەیتی، صلواتی مەلائیکە لەبۆ هەر عەبدەی خوای گەورە یعنی دوعای خێرکردنە. صلاتی ئێمە لەو پێغەمبەر صلى الله عليه وسلم داواکردنی بەرزبوونەوەی پلە و پای ئەو پێغەمبەرەیە، مع سەلامی ئەو سەڵاواتی خوا لەگەر سەلامی خوا هەردووچیان دائما يغشاه، هەمیشە و بە بەردەوامی يغشاه واتە دایپۆشی بیتن. کەلیمەی يغشاه مەبەستی پێچیە، یعنی بە بەردەوامی بە شەو و بە ڕۆژ لە 24 سەعات هیچ کاتێک نییە ئەو سەڵات و سەلام و بەرزبوونەوەی ناو دەنجی پێغەمبەر صلى الله عليه وسلم ببڕێ، یعنی واتە هەمیشەییە و بەردەوامە. لۆ بزانە تەمەشا بکە لەو کوڕەی زەوی بە بەردەوامی ناوی پێغەمبەری خوا بەرزە صلى الله عليه وسلم. لۆ نمونە تەمەشا بکە، ئێستا بانجی سبەینە لە لای ئێمە سەعات 6، لە شوێنێککە 6 دقەیە، لە شوێنێککە بڕۆ سەرەوەتر 6 دقەیە، لە شوێنێککە 6 لە حتا دەڕوا ڕەنگە لە هەندێک شوێن ئێستا لە ئەمریکا سەعات 9 شەوەیە. بزانە کەواتە بە بەردەوام بانجی محەممەدی بەرز دەبتەوە، بە بەردەوام خوای گەورە ناوی پێغەمبەری لەگەن ناوی خۆی بەرز کردەوە. کاتێک دەری ئەشهەدو ئەن لا إله إلا الله، لە دوای ویش دەبرێ ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله. لۆیە ئەو سەڵاواتە بە بەردەوامی لەسەر پێغەمبەری خوایە بە بەردەوامی شەو و ڕۆژ و کاتەکان. لە دێری سێم دەفەرموێ وآله وصحبه وبعد فهذه مثل الجمان عقد. لە دوای ئەوە دەفەرمێ سەڵاواتی خوای گەورە لەسەر پێغەمبەر و وآله
آل واتە خزم و کەس و دۆستانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. طبعا آل لا هەندێک جار بە خوسوسی لە بۆ ئەو کەسانە بەکاردێ کە خزم و دۆستی پێغەمبەرە، هەندێک جاریش ئال بە شوێن کەوتەی پێغەمبەرانیش هاتووە سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ. کەواتە ئال واتە ئەو کەسانەی کەوا لە ئال و بەیتی پێغەمبەری بوون صلی الله عليه وسلم، خزمانی پێغەمبەری خۆ ئەوانەی کە ئیمانیان پێهینا و لەسەر ئیمان مردن و پشتیوانیان لە پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم. ئەبوو تاڵب پشتیوانی لە پێغەمبەری کرد بەڵام بە کافری مرد، لۆی ئەوە ئالی پێغەمبەری نییە، وەکو ئیمامی عەلی، وەکو ئیمامی عەباس، ئەوانە ئالی پێغەمبەرن و صەحبیه و هەروەها ئەصحابەکانی پێغەمبەر هەموو ئەوانی ئیمانیان بە پێغەمبەر هینا، پشتیوانیان لە پێغەمبەر کرد، لەسەر ئەو ئیمانەش مردن، ئەوانە سەحابی پێغەمبەرن و بە چاوی خۆیان بە خزمەت پێغەمبەری خوا گەیشتونە، ئەوانە پێیان دەوترێ سەحابە، ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ کە ئێمە بڕوامان وایە هەر هەموو سەحابەکان بەیەک دەنجی، هەر هەمویان پیاوی باش و گەورەن و لەوانە بوونە کە خوا لێیان ڕازی بوونە، رضی الله عنهم ورضوا عنه، ئەوانە لەو کەسانن. وبعد يعني واتە لە دوای ئەوەی حەمد و شکر و سوپاسی خوامان کرد و سەڵەواتمان نارد لۆسەر پێغەمبەر و ئال و ئەصحابی پێغەمبەر، اینجا دوای ئەوانە فهذه مثل الجمان عقد، دەفەرمێ ئەو چەندێرە شعرەی ئێستا ئەمن دەیهۆنمەوە، ئەو ئیمامی زەمزەمی ڕەحمەتی خوای لەسەر دەفەرمێ ئاگادار بە فهذه ئەو دێرە شعرانەی کە دێتە بەردەستی تو مثل الجمان. دەزان جومان چیە؟ وشەی جومان يعني اللؤلؤة الصغيرة، واتە گەوهەری ئەو گەوهەرەی کە لەناو دەریا لەناو بەحر دێ کە زۆر بە قیمەتە، بەڵام شتی وردە اینجا ئەو لؤلؤە زۆر بە ڕەونەق و شتی جوان و زۆر بە قیمەتە، جاری وەیە کابرا سەدەفەک دەردەینیتن لەناو بەحرێ قیمەتی چەندین یعنی پارەی زۆر بە قیمەتە. دەفەرمێ ئەو منظومەیە ئەو دێرە شعرانە کەلیمە کەلیمە هینایتم بەڵام چم لێ کردی عقدون هۆنیتمەوە، یعنی هەموو کو ئینسان چەندن کە تەسبیحێک دەینی دنگ لە داوەچی هەڵدەچێشی، دەفەرمێ ئەوەش هەمووی وەکو گەوهەر و لؤلؤی زۆر وردە، زۆر جوانە، زۆر دڕفێنە، زۆر بە ئیستیفادەیە، بەڵام عقدون هەستاینە هۆنیتمانەوە، واتە هەر هەمومان هینایتە پاڵی یەکتر لە وەکو چۆن دنکە تەسبیحێک یان خەناوکەیەک دەهۆندرێتەوە دەکرێتە خەناوکەیەک دەچە پاڵی یەکتر، بەو شێوەیە ئەوانشمان کۆنیتەوە. یان مثل الجمان عقدون، مثل الجمان واتە ئەو لؤلؤەی لەگەر ئاو زیو دەکرێت، لەگە زیوی تێکرد کە بینە بەر چاوی خۆت، یعنی لؤلؤ گەوهەر لەگە زیو تێکرد دەوی چەند جوان بیتن، زۆر دڕفێنە. دەفەرمێ ئابە و شێوەیە ئەمن هەموو شەکانم هەڵبژاردیە، شتی زۆر جوانم هینایە، اینجا لە پاشە هینایت بە پاڵی یەکتر وەکو هۆنیتمەوە لەوەی معنایەکەی زۆر گەورەبی لەبەرەوەی وەزانستی قورئانە دەبی بە قەدرایی قورئان وشەکانیشی بە سەنگ و پڕمانە و گرنگ بیتن. اینجا لە پاشان دەفەرمێ لە دێری چوارم ضمنتها علما هو التفسير بداية لمن به يحير، دەفەرمێ ضمنتها لەو چەند دێرە شعرەی کە ئەمن هۆنیتمەوە چی لە خۆگرتیا؟ علما، واتە علمەکی زۆر گەورە، علمەکی زۆر گرنگ، ئەویش بریتێ چیە؟ هو التفسير، کە بریتێ لە علمی تەفسیر، واتە أصول التفسير. طبعا ئەمە لێرە بەڕێزان و خۆشەویستان أصول التفسيرمان هەیە کە کتابێکی زۆر لەو بارەی دووسراوە، یەک لەوانە شەیخی ئیسلام ئیبن تەیمیە أصول التفسيری هەیە، دەفەرمێ ئەمریش لەو چەند هۆنراوە شعرا بابەتێکم هۆنیتەوە، علمەکەم بە تەواوەتی و بە تێر و تەسەلی باس کردووە، ئەویش کە علمی تەفسیرە. ئەو علمی تەفسیرە بداية لمن به يحير، شتێکی بیدائیە، نەچوومە زۆر ناوە ڕۆکی بابەتی زۆر ورد، بەڵکو بابەتە گرنگ و ئەو بابەتانەی کەوا ڕۆن و ئاشکرایە هەموو کەسێک دەتانی تێی بگا، لێ دەرێ بیدایەتەن لە بۆ یعنی کتابێکی بیدائیە سەرەتاییە لۆ ئەو کەسانی کە تازە دەستنە ناو زانستی تەفسیر، لەوەی کە شارەزابن لەو عیلمە لە سەرەتایی لمن به يحير، لۆ ئەو کەسانەی کەوا یەحیر واتە کەلیمەی یەحیر واتە بێ ئاگا، یعنی کەسێک حەیڕان بی سەرگەردان بی سەر لە شتێک دەرنەکاتن، یعنی لێ بەو کەسەی دەوترە حەیڕان. مەسەلەن لۆنم لە جارێک کابرا لە جادەشی دەڕوا
سەردەر ناکە نازانی ئەو لای چێندەرە ئەو لاچێت سەری لێ تێک دەچێتن پرسیار لە کەسێکی دەکا دەرەکاکە ئەوە فران جێگا فران جێگای ڕۆن دەکاتەوە ئەوە پێی دەوترێت حەیاران کەسێک سەری لێ تێکچی لۆ ئەو کەسێکەوە شارەزانیە لە عیلمی تەفسیر بێ ئاگایە ئەمە ئەو علمەماندانایە کەوا علمی تەفسیرە لێرەدا بەڕێزان و خۆشەویستان كلمة يحير يعني عدم الاهتداء إلى المقصود واتا أو كسي كوا ناطاني بقات أو مبستي كوا مبستي شار الزابون لقرآن وفي بعض النسخ دفرمي هداية لزياتي أو دفرمي أو هاي هناية بداية لمن به هداية أو هاي هناية بلام ليرة لو استعمل بدست معنا بمعنى يحيروي هناية وهروها دوو بابەتێ تەواوکەری یەکترە لە بۆ علمی تەفسیر ئەویش یەکەم تەفسیر و علومی قورئان ئوسوول التەفسیر لەگەر علومی قورئان ئەوە لێرە باسی ئوسوول التەفسیرە علومی قورئان بابەتێکی سەر بەخۆیە لە دواییدا هەردووچیان تەواوکەری یەکترن لە بۆ علمی تەفسیر لە دێری پێنجەم دەفەرمێ ئەفرەدتها نظما من النقایة مهذبا نظمها في غایة دەفەرمێ ئەو کتابە ئەفرەدتها نظما دەفەرمێ ئەو کتابە کردیتمە کتێبێکی سەر بەخۆ ئەو بابەتە کردیتمە علمێکی سەر بەخۆ نەظمان بەڵام بە شێوەی شعری دام ڕێکم خستووە و هۆنیتمەوە لە چم وەگتیە لە کتابێک بە ناوی النقایە کتابی نقایە ئی شێخ عەبدوڕەحمان بن ئەبو بەکر ئەسیوطیە ئیمامی سویوطی ڕەحمەتی خوای لەسەر بێ کتابەکە کە چاردە علمی تایبەت بە علومی قورئان بە تەفسیر لە خۆ گرتووە دەرێ ئەو کتابم هینایە کورت و پوختم کردەوە لێم دەرینایە لە چەندێرە شعرێک علمی تەفسیرم بە تەواوەتی باس کردیا ئەفرەدتها نەظما واتە ئەو کتابم کردێتە چەندێرە شعرێک من النقایە لە کتابی نقایە معنای چییە واتە صفوة الشيء وخياره يعني کاکڵەی شت هەڵبژاردننی باشترین شت لە ناو کۆمەڵێک شتان کەلیمەی نقایە بە ضەم النون دەخیندرێتەوە نقایە نیقایە غەڵەتە يعني هەندێک کەسێک بە نیقایە بخینتەوە غەڵەتە بەڵکو نقایەیە ئینجا دەفەرمێ بەڵام لەگەر ئەوەش طبق الأصلی کتابەکەی سویوطی نییە هەندێک شتم تێدا زیاد کردێ دەفەرمێ و هەندێک بابەتی کەمی هینایە کە لە شەرحی کتابی ئەو نقایە بە ناوی ئیتمام الدیڕایە لقڕاء النقایە ئەو زیادانەی لەوەی باس کرا ئەویشم من باس کردیا لە دێری شەشەم دەفەرمێ والله أستهدي وأستعين لأنه الهادي ومن يعين دەفەرمێ والله ئەلێرەدا الله منصوب وبسي يعني أسأل الله ئەمن داوە تەنها لە خوا دەکەم ئەستەهدی داوای ڕێنمونی دەکەم کەلیمەی ئەستەهدی يعني أطلب الهداية داوای ڕێنمونی دەکەم لەو بابەتە لەو ئیشەی کە دەیکەم سەرکەوتوو بم کەلیمەی هیدایە يعني الوصول إلى المقصود بأقرب طرق وأسهلها واتە گەیشتن لە بۆ مەبەستێک بە نزیکترین ڕێگا و بە ئاسانترین هۆکار ئەوە پێی دەوتە هیدایە لۆیە ئینسان کە دەگاتە بەهەشت کە هیدایەتی وەگرت ئیمانی وەگرت بە ئاسانترین ڕێگا دەستە بەهەشتێ هیچ زەحمەتێکی نییە بەڵام بەو شەرتەی اتباع قرآن السنة پیغمبر بك صلى الله عليه وسلم والله استهدي داوا دكم داواي من لخواي قوري اوي كرين مونيمك واستعين وداواي يارمتي لخوا دكم لو لانه الهادي تكهر خواي قوريا رين موني عبد بندكاني خوي دكا ومن يعين وهروها خواي قورا خواي قورا سبحانه وتعالى هاري كاري هر كسك دبيتن كوا داوای یارمەتی لێ بکاتن کەواتە لێرە هیدایەتی خوای گەورە سبحانه وتعالى چەند نەوعەکە هیدایەتی خوای گەورە لە بۆ هەندێک کەسان هیدایەتی تەوفیقە معنەتی تەوفیق کەسە کافرە ئیمان هینانی ئەو کەسە خستنە ئیمان یعنی خستنە ناو دڵی ئیمان خستنە ناو دڵی ئەو کەسە کافر و بێدینە بە ئیشی خوایە بەس حتى پێغەمبەریشی چی لەدەست نییە ئینەکە لەن تەهدی من ئەحبەبت ولكن الله يهدي من يشاء أو إشي خوايا إن الله يهدي من يشاء أو إشي خوايا قولي سبحانه وتعالى بلام هدايتي إرشاد واترين موني كردن إشي خوايا قولي وإشي پیغمبرانا وإشي همو داعي صلحائك لو خوايا قولي هادية بمعنى هداية التوفيق وبمعنى هداية إرشاد
حفتمين دير علم به يبحث عن علم به يبحث عن أحوال كتابنا من جهة الإنزال. دفرم أو علمك إما باسي كبريتي لعلم أصول التفسير علمك به وهو أو علم زانستا يبحث عن أحوال واتا ليدا كولتوا ورد بيتوا التي عن أحوال كتابنا. لو درباري قرآني بيروس ككتابي خواي قوري سبحانه وتعالى أو قرآني كخوا لو إيمي دابزاندوا من جهة الإنزال واتا لروي دابزينوا يعني يقلو بابتاني كباز دكاتن دابزيني قرآن ڕێگاکانی دابەزینی قورئان شێوازی دابەزینی قورئان باز دەکە کە دەرێ علم واتە علم مستقل واتە زانستێکی سەر بەخۆیە کە پێی دەوترێ زانستی ئوسوول التەفسیر پێی دەوترێ زانستەکانی ئوسوول التەفسیر و هەروەها كأحوال ربنا وأحوال كتابنا وات لرباري شيوي دابزيني قرآن يعني دابزيني قرآن قوناغكاني كدوايا باسي دكي وأو سنداني كقرآن بدز إيما قيشتيا لسندكاني متصل وأداء قرآن شيوي دربريني قرآن وألفاظ كاني قرآن هرهموي إيما لو كتب دا باسي دكي كاببيته هو كاريك لو تيجيشني قرآن همو أو بابتانا شار زابون لو بابتانا هو كاريكا لو أويك إيما لقرآني بيروش شار زابين أو بابتاني كتيداتيا لديري هشتم دلي ونحوه بالخمس والخمسين قد حصرت أنواعه يقينا دفرمي ونحوه وأو بابتاني كهاو شيوي أو بابتي كباس ما كل دابزيني قرآن وشيوي ورقرتي قرآن أو بابتانو هاو شيوي كي كأمن دفرمي كرديت ما بانزاو بينت باش دفرمي كرديت ما بانزاو بينت جور قد حصرت أنواعه يقينا ببي شكو قمان هشكو قمان النبي لو بانزاو بينزا هر بيمان بهمو بردوا باسي همو أو بابتانا كراوة كبيويز بي لبو علم التفسير ببي شكو قمانو بيقيني أو بانزاو بينز جورا لعلوم كاني قرآن كالنقايا لكتابي وين دري باس كرايا طبعا لنقايا دفرمي إمام السيوطي بتفصيلي باسي كرديا سطو دو جوري باس كرديا بلام إمام زمزمي كرتو بوختي كرتوا كرديتيا بانزاو بينز بابت يعني أوسط دوي هندك ليك دايا هندك بابتي دمت كردي وهندك بابت بيويز نبوة زور قرنج نبوة لزيت كباسي كرديا كرديت يا بانزاو بينز بابت كواتا ليدا دا لديري نويم دفنوه وقد حوتها 6 عقود وبعدها خاتمة تعود وقد حوتها أو كتابة أو دير الشعراني من كبوشوي هونيت موا تندي لخوغتيا 6 عقود كرديت ما شش بشي سرچي أو شش بشي سرچي هر بشي كو ملك دبتتسن زورك شي لخودا قريتن يعني هر بشق لو ششا يكو مرزور لأنواع كاني مثلا لون منا الألفاظ قرآن أحكامي قرآن شيوي نزولي قرآن أداي قرآن همو أوان بش دبيتن تيق الراي بشكان دكا بنزاو بينز أو بنزاو بينز دابش بو لو شش وبعدها خاتمة تعود لكوتاي دير الشعر كانش خاتمك باسكديا كخاتمك بريتل المبهمات أو شاري لقرآن ببي يعني ناروني باسكريا وكو ناو وكو كنايات وكو ألقاب لوي بدريجي باسي هموي دكاتن كاتب بكرتو بوختي دفرمي شجبشا كان يعني هر بشك أو شجبشانا وكو باب وايا وأو بابانا أو شجبشش داما بزين لوا علم نزول دابزيري قرآن السند في القراءات سند قراءات الأداء شيوي دربريني قرآن يعني ورقتني قرآن ألفاظ كان أويتديان الألفاظ ومعانيها ألفاظ قرآن معنى كاني تونا وأروها خالي بينزم الأحكام المتعلقة بالأحكام الألفاظ المتعلقة بالأحكام أو لفظان ككاريقريان دبي لس حكم كاني قرآن لس آيات أحكام خالي ششم ككوتاية لو شجبشي أو ألفاظان كوا أو أحكامان كوا متعلقة بألفاظ كاني قرآن
چ حکومەتی لێ وەردەگیری لەفظەکان چۆنە بە چ شێوازێک ئەویش دابش بووە کە لە سێ قسم مقدمە ئەو کتێبە بە گشتی دابشی کردێ لە بۆ سێ بەش ئەویش یەکەم بریتێ لە پێشەچی ئەو شەش بەشەی کە باسمان کرد لەگەر خاتیمە کۆتاییەکەی کە باسمان کرد اینجا لە دێری دەیەم دەفەرمێ وقبلها لابد من مقدمة ببعض ما خصص فيه ومعلمة دەفەرمێ وقبلها لابد من مقدمة ببعض ما خصص فيه معلمة دەفەرمێ پێویستە هەموو علماک لە پێشەچیەکەی مقدمەك باز بکرێتن یواتە پێشەچیەک وەکو ڕوونکردنەوەی معنای ئەو علمە چ لە خۆ دەگری ببعضی باسکردنی هەندێکشت تایبەت بەو علمەی کە ئێمە باسی دەکەین کەواتە هەموو کتابێک دوو مقدمە هەیە مقدمە چیان ئەو مقدمە بە الحەمدولله و سەڵات و سەلام و یعنی پێشەچیەک باسکردنی بابەتەکە مقدمەیەش تر هەیە پێی دەوتر مقدمەی علم واتە ئەو علمەی کە باسی دەکا پێناسەیەکی بکە مەسەرەن لۆ نمونە ئێستا ئەو علمە کە ئوسوول التەفسیرە چییە دەرێ بریتە لە کۆمەڵێک بابەت کەوا هۆکارن لۆ تەگەیشتی قورئان ئەو پێناسەکەیتی وایە هەموو علمەك دەمە بادئی هەیە یعنی دەخاڵ ئینسان لەو دەخاڵی باسکردی کەم تعریف مەسەر علمی تەفسیر أصول التفسير بريتيا لو علماني كهو كارن لو تجيشني قرآن دوم الموضوع أو بابتاني لخو دقري بابتكاني أصول التفسير بريتيا لو شج بابتك استباس باكر أو جار ثمرته بربوب استفادتيا يعني تي استفادة شيء وبابتي دخيلين أو يجدري وسيلة لفهم كتاب الله تعالى هو كاريكا لو تيجيشتن لكلامي خواي جورا سبحانه وتعالى نسبته أدي دريت بالشيء طبعا نسبتي أو علم أصول التفسير بششي دريت بال بيغمبري خواه صلى الله عليه وسلم بششي دريت بال أصحاب يعني أوان اهتمامي بابة الدعوة بلام وكو علمشي مستقل سربخو زانانيكا أو علميان نستوكو إمامي سيوطي وكو إمامي زركشي وكو زاناني تري زور لدرباري علومي قرآن وأصول التفسير وكو شيخ إسلام ابن تيمية أو بابتانا فضله قوري أو علمتيا همو علمك قوري همو علمك بقوري أو زانستيك تيدا أصول التفسير باسي تفسيرا تفسير يعني كلام الله بقدر عظمتي قوري خواي قوري كواتا أو علمش زوزر علمتي قوري واضعه چه داينا وكو داناني يعني علمتي سربخو وكو باس ماكت طبعا إمامي سيوطي رحمتي خواي لسربيه وتسديد زاناي تقريبا إمامي سيوطي باكسا بيش يعني دس بيش خركان دادن دي لو داناني أصول التفسير ناوي شي بي دوتري أصول التفسير حكمه أدي فيربوني طبعا حكمكي أويا واجبة لكاتي كهيت كسيك أو علم النظاني دبت فرضي عيني لسهم كسك بلام لستاك تاشي خلق كان أو براسي فرضي كفاية كخلق شارزابي لوي ساكتر وباشتر فيري أو بابتانە بیتر و هەروەها یەکێشتر لەوانە بەڕێزان مەسائیلەکانی ئەو بابەتانی کە باس باکرد بریتی ئەو بابەتانە لە خۆ دەگریتن ئەو چەند شتەی باس باکرد ئەوە پێی دەوترێ مقدمەیەک لۆ ئەو چەند دێرە شعرەی لە دەربارەی ئوسوول التەفسیر نووسرایە بە ئومێد و ئاواتی ئەوەی باشتر و چاکتر لە کەلامی خوای گەورە بگەین خوای گەورە تەوفیق و یارمەتیمان بدا لۆ تەواوکردنی هەموو زنجیرە بابەتەکانی تر لەو بابەتە خوای گەورە بمان جيري بأهلي قرآن بمان جيري بأهلي حق لقر قرآن بينو جيان من لقر قرآن بي آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين.